بۆ هیچێتی نیشتمانی کوردستان بۆ 4 ساڵی داهاتوو لەبەرەوە ئێستا بەردەوامە مناقەشەکردنەکان لەسەر پێرە و ئەوە قۆناغێکە کە ئێستا کاری لەسەرەکرێت ئێستا لە مادەی 20 پێرە مناقەشەی لەسەرەکرێت نەخێر ئێستا نەگەیشتونەتەوە بابەتە دیارە ئەوانەی ئەندامی پەرلەمانی کوردستان پەرلەمانی عێراق بوون ئەمڕۆ بابەتێکی زۆر گرنگ هەبووە لە پەرلەمانی لە ئەنجومەی نوێنەرانی عێراق بابەتی هەڵەبجە ئەوەش ئێوازان یەکێتی نیشتمانی کوردستان یەکێ لە گرنگترین بابەتەکان بەلایەوە مەسەلەی بە پارێزگابوونی هەڵەبجەیە بۆی کە ئەمڕۆ لە بەرنامەی کارهاوە پێویستێکرا ئەندامانی پەرلەمانی ئەنجومەنی نیشتیمانی بگەنەوە کۆبوونەوەکە و لێ بەشداری بکەنەوە تاگەت بوو چاوەڕێین وەکو پێم گفتوگۆیەکی تێر و تەسەل و ورد هەیە هەموو لایەک مناقەشاکەن لەسەرەوەی بەوەی باشترین پەیڕۆمان هەبێ و مناقەشەکان بەردەوامن و مادەکان یەک بە یەک مناقەشەی لەسەرەکرێت و دەنگی لەسەرە درێ کەی تەواو بوو بەرگەی دوای ئەوە دەست پێکاتەوە ئەوە ئەمێنێتەوە سەر مناقەشەکان تاوەکو ئێستا نەگەیشتونەتە سەرەوە ئەچی دەمانە هەمووەمانە ئەبێ لە پێرە و دەنگی لەسەر بدرێ و کاتە قسە و بازە سەرمانە هیچ کام لەمانە هێشتا نەگەیشتون لە پێرە نەگەیشتن سەری دەنگی لەسەر نەدراوە بەڵێ چەند چی؟ هیچ لیستێک نییە داواکەس چکە خۆی کە ناوی لیستە ناوی هەشتێککە بێ پێویستە لە کۆنگرا ئەندامانی کۆنگرا دەنگی پێ بدەن ئەو ساوە نەگەیشتێنێتەوە ئێمە چاوەڕێ ئەوەین ئەوانەیەک لا بێتەوە ئەچیت من کادری یەکێتی نیشتمانی کوردستان و تۆمەحیەوەشم هەیە کە لە ناو حیزبەکەم کار بکەم و ئەچیت بەڵام زۆر ئاساییە لە ڕابردوو شاوە ڕووی داوە ئێمە لە حیزبەکەمانە و ئەو بابەتێکی زیینووە و ئەوەی کە شانسی ئەوەی هەبوو سەرکەوێ هەموو لایەکمان پیرۆزبایی لەکەین و پشتیوانە بین و لەگەڵی کارەکەین زۆر سپاس.